سەرای کۆنی کفری نۆژەن دەکرێتەوە. پاش 103 ساڵ لە دروستکردنی ئەو بڕیارە دراوە کە لەسەر دیزاین و شێوازی شوێنەواری و ئەندازەی خۆی نۆژەن بکرێتەوە. هەفتەی داهاتووش کاری تیادا دەست پێ دەکات. ئەم سەرایە دیارە یەکێکە لە بیناکە لە پورە دیارەکانی ئەم شارە و وەکو خۆی ماوەتەوە مولکی میریشە، یعنی بە ئاسانی دەتوانێت کاری تیا بکرێ. چەند جارێ نۆژەن کراوەتەوە. ئێمە هەوڵ دەدەین بیخینەوە سەر ئەساسەکەی خۆی وەکو سەرەتا دووبارە لەسەر ئەوە بە شێوەیەکی تۆکمە لە خوارەوە دەست پێ بکەین بۆ سەرەوە. هەوڵماندا پەیوەندی بکەین بە دەستی کاری دەرەوەی وڵاتەوە، کەسی شارەزا و پسپۆر لە باری جێبەجێکردنی بیناسازی شوێنەواریە. ئەمڕۆ سەردانی شوێنەکەیان کرد و ئینشەڵا لە ماوەیەکی کورتا دەست پێکەین و وەکو خۆی، یعنی قۆناغ بە قۆناغ هەنگاو بە هەنگاو لە کۆنەکان لەکەینەوە، نوێەکە دروستیەکەینەوە و ئەیپارێزین. نۆژەنکردنەوەی ئەم شوێنەواری کفری لەسەر بڕیار و بودجەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکۆزیرانە کە پێشتر هاتە سەرایەکە و بەڵێنیدا لە ڕووخان بیپارێزێت. بڕی 273 ملیۆن دیناریشی بۆ تەرخان کردووە. دوای سەردانیکردنی بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت پێش ماوەیەک بڕیاریدا بە نۆژەنکردنەوەی وعدیدا پێمە کە ئەم سەرایەمان بۆ نۆژەن بکاتەوە وەکو خۆی. ئێستا بەڵێنەکەی هاورە دێ و ڕێنماییمان بۆ هات بە دەستپێکردنی کار و دەست بەکاربوونمان ئەم سەرایە وەکو خۆی بە شێوازە کۆنەکەی خۆی نۆژەنی بکەینەوە لەسەر بودجەی تایبەتی خۆی. تاوەکو بیۆتە ناوەندێکی شوێنەواری و ڕۆشنبیری و فەرمانگەی خۆمان بێنێرە و بیپارێزین لە ڕووخاندن و بمێنێ بۆ ئەم شارە. سەرای کفری ساڵی 1990 لەلایەن ئینگلیزەکانەوە دروست کراوە و هەتا ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو بەشێک لە فەرمانگەکانی شاری تیادا بووە. پێش ئەم بڕیارە مەترسی ڕووخانی هەبوو وەک شوێنەوارەکانی تری ئەم شارە. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.